مەڕاستیمێکی خۆش بوو ئەمڕۆ حەزم کرد کە بم بۆ نێو بەنگێشەکان داوت کەم لێرە ئاهەنگێکی بچووک بە مۆسیقا و بە خواردنی جۆرا و جۆر بۆیان بکەم بەداخەوە مامۆستا ئاینەکان هیچیان نەهاتن بەڵام بەهاییەکان لێرن کاکەی لێرەیە و موسڵمانەکانی تر ئاوڕەکانمان لێرن لێرە مەبەستەکەی من ئەوەیە کە جیاوازی هیچ لە بینی ئاینەکان نییە مرۆڤ بوون لە ئاین گەورەترە لە خاک و نیشتیمان گەورەتر ئەگەر مرۆڤ نەبێ خاک و نیشتیمان بۆچییە و ئاین بۆچیە دەبێت کاتە ئاین لە خزمەتی مرۆڤەکان هابێ لە بە خزمەتی خۆشگوزەرانی مرۆڤ هابێ و مرۆڤیش دەبێت بیرروڕای ئازاد بێتن. كلنا يعني متعاطفين. هەمومان بە سۆز و گونجاوین هەموو ئاین و خاوەن بیر و باوەڕە جیاوازەکان پەنا بەخوا گوتاری کەراهیەت و یەکتەسڕینەوە لەبار ئەبین یەکترمان خۆشەوە و پێکەوە دەژین بە ڕۆح و ڕێحان مامەڵە لەگەڵ یەکتر دەکەین ومتعايشين مع بعض. وەکۆم ئەدیانەکانە میێوارە لێرە کۆبووینەوە لەسەری یەک سەفرا یەک خوانە حقیقەت بیر و باوەڕێکی زۆر باشە بەڕای من شخصی من ئەگەر لەم کۆمەڵگای ئێمەوە هیچ کەسێک کاری بە دینی کەسێک ترۆن هەموو ڕێز لێکترین بگرین وەکو ڕێز بەڕای من هیچ کێشێ لە کۆمەڵگانایەتی پێشەوە بەبوونی جەژنی قوربانەوە حەزمان کرد لەگەڵ هەموو پێکاتەکان لە ئەتەشگای زەردەشتیان لە سلێمانی کۆ ببینەوە کۆکەرەوەکانی هەموو پێکاتەکان بتوانین لەسەر خوانێک هەمومان پێکەوە کۆبینەوە.